چاوی سێم خەونی ئەبەدی مرۆڤ لەکوێ دادەنرێت و چۆن کار دەکات و چی دەبینێت. خودای گەورە دوو چاوی بە مرۆڤ بەخشیوە، بەڵام بە درێژایی مێژووی کۆن و تا ڕادەیەکیش نوێ پادشا و فەیلسوف و زانایان ئاواتەخوازی پەرەپێدانی چاوی سێم بوون. لە سروشدا ئاژەڵێک بە دەگمەن زیاتر لە دوو چاوی دەبێت، جگە لە مێرووەکان کە دەتوانن سەدان چاویان هەبێت. هەروەها هەندێک لە پەلەوەرەکان چاوی دیواریان هەیە کە بە چاوی سێم ناو دەبرێت. بەڵام تا ئێستا بیرت لەوە کردووەتەوە ئەگەر چاوی سێممان هەبوایە چی دەبوو؟ ئایا ژیانمان باشتر دەبوو؟ دامەزراوەی چاوی ئەمریکی دەڵێت چاوەکانت هیچ شتێک نابینن، بەڵکو سیگناڵی ڕووناکی کۆ دەکاتەوە و دەیانگوازێتەوە بۆ مێشک کە ئەو سیگناڵانە وەک بینین لێک دەداتەوە. هەمان شت بۆ هەستەکانی تریش دەگونجێت. بەنمونە لووت بۆ ناکات، تەنها زانیاری بۆ مێشک دەنێرێت. هەروەها ئەگەر لە شوێنێکدا کار بکەیت کە بۆنێکی دیاریکراوی هەبێت، دوای ماوەیەک تەنانەت هەستی پێناکەیت، چونکە مێشک سەرنجی لەسەر شتە نوێیەکانە ناکشتە کۆنەکان. بەڵام ئەگەر چاوی سێممان هەبوایە، ئەوە سەیەکی زیادەی هەندەری بینین دەدرێت بە مێشک و بەم شێوەیە پێویستی مێشک زیاتر دەبێت لە یەک لە سەرسەی ئەو هەندەرە بینینەی کە وەری دەگرێت. کەوایە پێویستە ئێستا بپرسین چاوی سێم چی دەکات؟ بە پشتبەستن بە زانیاریە پزیشکیەکان لەسەر چۆنیەتی کارکردنی چاوی مرۆڤ و مێشکی مرۆڤ، چاوی سێم جیاوازێکی زۆری نەدەکرد، بۆیە توێژەران گەیشتنە ئەو ئەنجامەی کە بە ئەگەرێکی زۆرەوە چاوی سێمت تەنها بۆ دیاریکردنی ڕووناکی و جوڵە باش دەبێت، بەڵام لەوە زیاتر نابێت. چاوی سێم دەتوانێت لە ڕووی تیۆریەوە چینێکی زیادەی پاراستنمان پێ بدات بۆ ئەوەی هەڕەشەکان ببینین، بەڵام مرۆڤ گوێچکەی هەیە کە هەمان کار بە باشی ئەنجام دەدات، بۆیە چاوی سێم ئەو سوودەی نەدەبوو. کەوا بوو دەتوانین بڵێن خودای گەورە خۆی دەزانێت چۆن مرۆڤی دروست کردووە و ئەندامەکانی جەستەی چۆندا بەش کردووە، بۆیە هیچ کەس و زانایەک ناتوانێت دەستکاری یان تێبینیەک لەسەر دروستکراوەکانی خودای گەورە بکات.